ئەم حکوومەتە هیچ دەسەڵاتێکی نییە ئەمە حکوومەتی کاربڕێکەرە وەکو کاکنی شیروانش ئاماژەی پێکرد کە ئێمە ناگەڕێنەوە دواوە بەرەو پێشەوە دەڕۆین. هەمووی عینەن شتە نایجیریا چونکە مافیا بەڕێوەی ئەبا لێرەش مافیا بەڕێوەی ئەبا. دەستکەوتی گرێبەستە نەوتیەکان هی پارتی بەتەنیا نییە و نابێت بۆ پارتیش بەتەنیا حسابێت. ئەوترێت کەس سەر لە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن دەرناکە لەلایەک کەس نازانێت دژی ناردنین یاخود لەگەڵ ناردنین. هەڵوێستەکان ئەوترێت دووفاقیت پێوە دیارە بە تایبەت بزوتنەوەی گۆڕان لەلایەکەڵێ دژین لەلایەکەڵێ ئێمە لەگەڵی با بڕات. پێویستی بە پارتیە پێویستی بە حکوومەتی هەرێم نێت بۆچوونی من شتێک نێ ناوی حکوومەتی هەرێم دێ. بەس تەنها ڕەشم بینیوە لە سەرەتایی دانیشتنمان تا ئێستا مامۆستای بەڵێ ئەم سیاسەتە نەبێ هیچ سیاسەتی کە مەحوول نییە. نەخێر من دەڵێم ئەمە باشترین سیاسەتە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTۆ پێشکەشتان دەکرێت.